ئەم کاتتان باش بیسەرانی رادیۆی کوردستان 24 و بینەرانمان لە سۆشیال میدیا بە خۆشحاڵیە و بە یارمەتی هاوکارانم لە ستۆدیۆی ناوەند لە شاری هەولێر ڕاستەوخۆ پرۆگرامێکی نوێی مێتاڤێرسان پێشکەشەکەین. لە بابەت و تەوەری ئەمڕۆماندا تیشک دەخەینە سەر کاریگەری سۆشیال میدیا لەسەر بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی هەواڵ. ئەگەر چی لە ئێستادا هاوکێشەی گەیاندن و بڵاوکردنەوەی هەواڵ و زانیاریەکان گۆڕانی بەسەردا هاتووە و سەردەمەکە سەردەمی خێراییە کە بە چرکە سات هەواڵ بڵاو ئەبێتەوە، واتە بەهای خێرایی و لە هەمان کادا بەهای تازایی ڕۆڵ دەبینن. بۆیە لە ئێستادا ئەتوانین بڵین کە میدیای ئەلکترۆنی بە شێوازێکی گشتی و هەروەها سۆشیال میدیا بە تایبەتی بۆتە سەرچاوەیەکی بەهێز لە بڵاوکردنەوەی هەواڵدا و کێبڕکەی لەگەڵ تەواوی ئامرازەکانی دیکەی ڕاگەیاندندا دروست کردووە. بە چەشنێک لە ئێستادا میدیاکانی تر، رادیۆکان، تەلەڤیزیۆنەکان زۆر جار پەنا بۆ سۆشیال میدیا ئەبەن بۆ دروستکردنی کاریگەری لەسەر وەرگرەکانیان، لەسەر گۆگرەکانیان، لەسەر بینەرەکانیان. بەڵام ئاخۆ لە ئەمەی کە ئێمە لەبارەیەوە زیاتر گەنگەشە دەکەین، ئەو هەواڵانەی لە سۆشیال میدیا بڵاو دەبێتەوە دەبێتە سەرچاوە بۆ میدیا تەقلیدیەکانی وەکو تەلەڤیزیۆنەکان بە تایبەتی یاخود بە پێچەوانەوە. گفتوگۆی زیاتری ئەم بابەتە ئەکەین لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان کە بە خۆشحاڵیەوە و ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان میوانە بەڕێز مامۆستا دەشتی عەلی کە بەڕێزیان پسپۆڕن لە زانستی ڕاگەیاندن، هاوکات مامۆستان لە زانکۆی گەرمیان. ئەم کاتەوە باش مامۆستا دەشتی و سوپاسی ئامادەبوونتەکەین. کاتی ئێوە بیسەرانی رادیۆ و بینەرانی سۆشیال میدیای کوردستان 24 رادیۆ باش. زۆر سپاس مامۆستا دەشتی. مامۆستا دەشتی ئەگەر پێمان بڵیت سۆشیال میدیا بە شێوازێکی گشتی جاران جەنابەت وەکو شارەزا و پسپۆڕێکی بواری ڕاگەیاندن زۆر ئەهاتە بەرگۆمان بەوەی کە تەلەڤیزیۆنەکان هۆکارێکن بۆ لە ناوچوونی ڕۆژنامەکان. ئەم قسەیە هەمیشە دەوترا، بەڵام لە ئێستادا ئەتوانین لەم سەردەمی تەکنەلۆژیایەدا بڵین سۆشیال میدیا هەڕەشەیە بۆ تەلەڤیزیۆنەکان یاخود بە پێچەوانەوە ئایندەی تەلەڤیزیۆنەکان فراوانتر ئەکات. بەڵێ، بێگومان ئێمە لە ئێستاە بەهۆی کاریگەری سۆشیال میدیا و بەهۆی ئەو تامەمەندیانەی کە تۆڕەکانی یان بڵێن پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا فراهەمیان کردووە بۆ بەکارهێنەران و لەنێواندا بۆ میدیاکاران و بۆ دەستگا میدیایەکانیش بێگومان بۆتە هەڕەشە لە بەردەم میدیای تەقلیدی لە نێواندا تەلەڤیزیۆن، وەکو چۆن لە ڕابردووە میدیای ئەلکترۆنی کاریگەری کرد بۆ سەر میدیای نووسرا و لە نێوێندا تەمەمەسماندەی کە ڕۆژنامەیە و وای کرد پاشەکشەیەکی خێرا بکە ڕۆژنامەکان. بەڵام لە دەرکەوتنی سۆشیال میدیا و ئەو ئاسانکاری و ئەو تابەمەندیانەی لە سۆشیال میدیای هەیە و لە نێوێندا مەسەلەن لە ڕێگەی ئەو ئاسانکاریانەی کە کردوێتی و بە تایبەت لە گەیاندنی زانیاری و لە بڵاوکردنەوەی زانیاری و لە تابەمەندەکانی و خێرایی لە گەیاندن و دەستخستنی زانیاریەکان و بڵاوکردنەوەیان و بەرهەمهێنانی هەواڵ کاریگەری کردو سەر میدیای بینیرا و بەتایبەت تەلەڤیزیۆن مەبەستمانە. دیارە ئەمە قسەیەکی هەڕەمەکی نییە، ئەنجامی چەندین توێژنەوەی زانستیەکە لەو بارەی ئەنجام درراوە. تا ڕادێکی زۆر ئێستا میدیای بینیراوە بەتایبەت تەلەڤیزیۆن بینەری کەم بۆتەوە، زۆرترین بینەرەکان گواستراونەوە بۆ سۆشیال میدیا. من حەزم کرد لێرە ئەنجامی توێژنەوەیەک بخەمە ڕوو لە پێما بێت لە هندستان و توێژنەوەیەکی شاوشێوە لە ئەمریکا کراوە. زۆربەی خوێنەری ماڵپەڕە ئەلکترۆنیەکان و تەنانەت بینەری تەلەڤیزیۆنەکانیش 50% ئەو خەڵکانێک کە سەیرەکەن سەرچاوی سەرەکیان یان یەکەم سەرچاوەرگرتنی و زانیاریان لە ڕێگەی سۆشیال میدیاوەیە. ینی تاوەکو لە سۆشیال میدیا هەواڵێک بابەتێک بڵاو نەکرێتەوە نەبینرێ بینەر یاخود وەرگریان بەکارێنەر ناچێتە ناو میدیا ڕەسەنەکەیان بڵێ میدیا تەقلیدەکە تەماشای هەواڵیان زانیاریەکان بکات. باشە، بەڕاستی تەنیا سۆشیال میدیا
نەبۆتە ئەوەی کە هۆکارێک ببێتە جێگرەوە بۆ میدیای تەقلیدی. دەتوانین بڵین کاریگەریەکەی زۆر لەوە زیاترە لە ئێستادا بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە لە هەموو سێکتەرەکانە ڕۆڵێکی کارا بگێڕێ، هەتاوەکو لە مەجای سیاسەتە سیاست مەداران بە تایبەتی لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە لە بە بازارکردنە سۆشیال میدیا باڵادەستە لەم بوارەدا کە توانیوێتی جێگە بە میدیای تەقلیدی لێش بکە. بەڵام ئەگەر ئێمە بینە سەر باسە سەرەکیەکەی خۆمان کە هەواڵە، سۆشیال میدیا چ ڕۆڵێکی هەیە لە بەرهەمهێنانی هەواڵە؟ توانیوێتی لەمەیە شان بەشانی میدیای تەقلیدی ڕۆڵێکی کارایی هەبێت یاخود بە پێچەوانەوە؟ پێشەوە چمە سەر وڵامی پرسیارەکە حەزم کرد یعنی تەوزیحێک بام لەسەر بەش یەکەمی قسەکانت. ئێمە تا ئێستا من بەش بە حاڵی خۆم ڕام وانە کە سۆشیال میدیا بێتە هەوەی پاشەکشەکردن نەک یان هەڕەشەیەکی جدی لەسەر میدیای تەقلیدی، چونکە ئێمە دوجار لە کاتی کێشەکان قەیرانەکان ڕووداوەکان سۆشیال میدیا وەکو سەرچاوی ئەوەلیە، ینی سەرەتاییە بۆ ئێمە. دوجار خوێنەر وەرگر جەماوەر ئەگەڕێتەوە بە میدیا تەقلیدەکە بۆ وەرگرتنی زانیاری، ینی بە حکمی ئەوەی کە بەشێکی زۆر لە پیجی ناو سۆشیال میدیا جێی باوەڕ متمانەی وەرگرنین، بۆیە ناچار بۆ وەرگرتنی زانیاری ئەگەڕێنەوە بۆ میدیا تەقلیدەکە، تەلەڤیزیۆنە یاخود ڕادیۆ یاخود میدیا ئەلکترۆنیە. ئەوە بەشی یەکەم. بەشی دووەمیان لەسەر بەرهەمهێنانی هەواڵ و کاریگەری سۆشیال میدیا. ئێمە سۆشیال میدیا بە دوو ئاراستەیان بە دوو ڕێگا کارەکات لەسەر هەواڵ. یەکەمیان وەکو سەرچاوی وەرگرتنی هەواڵە بۆ ڕۆژنامەنووس لە ڕێگەی سۆشیال میدیا، ئێمە سەرچاوی دەستخستنی زانیاریە بۆ ئێمە. دووەمیشان بڵاوکردنەوەی هەواڵە لە ڕێگەی سۆشیال میدیاوە. بەشی یەکەمیان دیارە زۆرتر فۆکسی لەسەر وەکو سەرچاوە، چونکە ئێمە سۆشیال میدیا بە دوو لەناو سەرچاوەشە تووشی کۆمەڵی کێشە و گرفتی کردوین و بەشێک لە کەناڵەکان تووشی ئەو کێشەیە بوون و لە بەتابە لە سۆشیال میدیایە. ئەویش کێشەی یان گرفتی فیک نیوزە، یان هەواڵی ساختە و ناڕاست و چاواشەیە. بەشێک لە میدیاکان بەتابەت لە هەرێمی کوردستان ئەم گرفتەمان هەیە، بەبێ وردبوونەوە بەبێ تحقیقکردن بەبێ لێکۆڵنەوە لە ڕاستی و دروستی بابەت و زانیاریەکان هەندێکیان هەندێک لە دامەزراوەکان بێسێود و وەکو خۆی ئەوەی لە پیجێک لە سۆشیال میدیا لە پیجێک نەناسراوە بڵاو کراوەتەوە، ئەمان دێن دووبارە وەکو هەواڵێکی ڕاستی ئەیخەنە بەردەست وەرگرەکانیان کە دوجار ئەمان متمانەی کەناڵەکەش خاتە جێی پرسیارەوە. بەڵێ بەڕاستی سۆشیال میدیا وەکو ئاماژەت پێکرد لە وەڵامی پرسیارەکە یا مامەستا دەشتی، ئێمە باس لە کاریگەریەکەیەکەین کە دەزانیت چه کاریگەریەکی گەورەی هەیە بۆ پژڕاستی ئەم قسەیەشمان. ئەوە تا ئێستا زۆربەی میدیا کلاسیک و میدیا تەقلیدیەکانمان سۆشیال میدیایان هەیە، نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە سەرتاسەری دنیادا. بەڵام وەکو ئەوەی کە جێگەی پێلێش بکە یاخود ببێتە جێگرەوە، ئەمەیان شتێکی مەحاڵە بە تایبەتی لە لای پسپۆڕانی بواری میدیا. بەڵام زیاتر ئەمەوێ هەڵوەستە لەسەر ئەوە بکەم ئەمە ئاراستەی سۆشیال میدیا بوو لە بەرامبەر بەکارهێنانی بەرهەمهێنانی هەواڵدا. ئاخۆ لە چوارچێوەی ئەم بەرهەمهێنانەی هەواڵەیە توانیوێتی کێبڕکێ یاخود ببێتە جێگرەوەی میدیا تەقلیدیەکان و بە تایبەتی تەلەڤیزیۆن یاخود نا و هۆکارەکەیم بۆ ڕوونکەیتەوانێ. بەڵێ بێگومان کاریگەری سۆشیال میدیا بەرچاوەوە کەسمان نکۆڵی لە کاریگەریەکەی ناکەین و لە بەرهەمهێنانی هەواڵش و وەکو ئەوەی کە مەزەرێکی گرنگە بۆ دەستخستنی هەواڵ و لە ئێمە لە ڕێگەی سەرچاوەکانی هەواڵەوە ئێمە پرۆسەی بەرهەمهێنانی هەواڵمان دەست پێەکە. بێگومان کاریگەری گەورەی هەیە و وەکو جەناب باس کرد نەک لە کوردستان لە هەموو جیهانە هەموو میدیاکان حضورێکی ینی تەواجدێکی یان بوونێکی فعلی کاریگەریان هەیە لە سۆشیال میدیا. ئێمە ینی نزیکترین یان بەرچاوترینیان ئێستاە لە ماوەی ڕابردووە پێم وابێ ئەگەر هەڵ نەبم ڕۆژنامەی واشنگتن پۆست بوو بۆ یەکەم جار داوای کردووە کە هەواڵسازێکی ئەوێ لە شارەزا بە لە تیکتۆکە، ینی لە پلتفۆرمی تیکتۆکشە ئەیانەوێ بچنە نێو پلتفۆرمەکانی سۆشیال میدیاوە بۆ ئەوی وەکو چۆن لە ڕاوی بینەر بکەن. بۆیە لە هەر ئەمە کاریگەریەکە ئەمە بەس نەچیا بوو لە ئەم نمونەیە قسەکەمە لەسەرەوە بوو کە بەڵێ کەسمان نکۆڵی لەوە ناکەین کە سۆشیال میدیا
کاریگەری هەیە و میدیاکان توانیوانە لە ڕێگەی سوۆشال میدیاوە زیاتر بکەن بە وەرگراکان. ئێمە زانین ئامانجی کەناڵەکان و میدیاکارەوەیە بگا بە زۆرترین وەرگرت. دیارە ئێستا زۆرترین بەکارهێنەر لە نێو سوۆشال میدیایە بۆ ئەوەی ئێمە چۆن بتوانین ئەمانە هەمویان کێشکەین بۆ پەیامەکانی ئێمە ناوەڕۆکی پەیامە میدیاکانی ئێمە ناچارین ئێمە لە هەموو پلاتفۆرمەکانە تەواجدمان هەبێت. ئەوە لەلایەک لەلایەکی ترەوە وەکوتم ئێمە بەڵێ کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ میدیای تەقلیدی، چونکە بەهۆی ئەو تایبەتمەندیانی کە ئێستا سوۆشال میدیا هەیەی بە نمونە ئەگەر فەیسبوک وەرگرین لە ڕێگەیەوە توانیتەوە بە لایڤ ستریم لایڤ بکەیتەوە بە تێچوویەکی کەم بە خێرایەکی زۆر بە لە گواستنەوە کەرەستەکان شاتەوە پێویست بە ئامراز و کەرەسەی گەورە و زەبەلاح و پارەی زۆریش نابێ بۆی ئەمانە ئەسیران کرۆ سەر کەناڵە تەقلیدیە گەورەکانیش و ناچارن بەنابەر پلاتفۆرمەکانی سوۆشال میدیا و لە ڕێگەیەوە ئینتاجی خەبەر بکەن و بگەنە زۆرترین شوێن. ئێمە لە خۆپیشاندانەکانی ئەوەی کە لە مصر ڕوویدا لە ماوە ڕابردووە لە 2011 و تا سەروبەندی بەهاری عەربی دەسەڵاتی مبارەک بەڵێ بینیمان جۆرێک لە بەهاری عەربی بەڵێ جۆرێک لە بەشێک لە کەناڵەکان قەدەغە بۆ ڕۆماڵ بکەن لەوێ سەرچاوی نانی یەکێک لە دەستپێکی ئەوەی کە ناونرا لە وەتانی عەربی بەتایبەتتر ناونرا ڕۆژنامەنووسی هاوڵاتی لەوێوە کە زۆرترین ڤیدیۆکان تۆماری ڕووداوەکان لە ڕێگەی هاوڵاتیانەوە گەیشتە کەناڵەکان هەر ئەوە وای لێ کرد کە کەناڵێکی وەکو کەناڵی ئەلعەرەبیە بڵێ دروشمێکی هەڵگرت بوو کە بە خۆیان وەتەنی بە عەرەبەکە جەودەت الصورة لا تؤثر على قيمة الخبر، يعني كواليتي وێنە تأثیر لەسەر بەهای هەواڵ ناکە بۆ چونکە ئەو کات مۆبایلی زیرەک بەو شێوە پێشکەوتووە نەبوو وێنەکان وەکو کامێرای پێشکەوتن نەبوو تۆزێک کواڵتیان نزم و بەڵام دوجار پەیامەکە ئەگات و کاریگەری ناکات لەسەر ناوەڕۆکی ڕووداوەکە. مەبەستەکەمان لێرە ئەوەیە کە سوۆشال میدیا کارێکی کردووە هەموو دەستگا و دامەزراوەکانی ناچار کردووە و خصوصا سەر ئەو ڕێتمی کە خۆی ئەیەوێ نەک کەناڵەکان سوۆشال میدیا بخەنە خزمەتی ئەوەی کە خۆیان نانی ئەمان دوای سوۆشال میدیا کەوتون نەوەکەوەی سوۆشال میدیا دوای کەناڵەکان بکەوێت لە مەبەستم لە چوارچەوەی ناوەڕۆکە میدیایەکەیە و چۆنێتی بڵاوکردنەوەی پەیامەکان هەر لە ناو چوارچەوەی ناوەڕۆکی هەواڵەکانی سوۆشال میدیا دەمێنینەوە بەڵام مامۆستا دەشتی ئەوەی کە لێرە ئیشکال دروستەکە کە من پێم وایە سوۆشال میدیا ناتوانێت لە چوارچەوەی ئەم هەواڵانەیە وەکو کێبڕکەی تەلەڤیزیۆنەکان بکە لە ڕووی بەرهەمهێنانەوە لە ئاراستەی سەرچاوی زانیاریەکان لەلایەک و هەروەها لەلایەکی تر متمانەی خەڵک وەکو لە سەرەتایە باسمان کرد چونکە لە یەکێک لە توێژینەوەکانە بە هەمان شێوەکە لە بەردەستی منایە و خوێنومەتەوە ئەڵێ یەکێک لەو ئیشکالانەی یەکێک لەو کێشانەی کە سوۆشال میدیا لە بەرهەمهێنانە هەواڵە دروستیەکە فقدانی ثقەیە واتە نەبوونی متمانەیە نەبوونی مزداقیەتە کە هۆکارە سەرەکیەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی بەشێکی ئەم سوۆشال میدیایە لەلایەن ئەم ڕۆژنامەنووسی هاوڵاتیەوە بەرهەمەهێنرێت کە وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ئەمە ئیشکالێکی گەورە نییە کە سوۆشال میدیا دروستی کردووە بێگومان وەکو لە سەرەتا گفتوگۆکەی ئاماژەم بەوە کرد بێگومان بەشێک لەو کاریگەری یان لەو گرفتەی کە لە سوۆشال میدیایە هەیە گرفتی متمانەیە چونکە ئێمە ئەزانین پەیجەکان لە سوۆشال میدیایە جێگای متمانەی بینەر یاوەرگر نین بە شێوەیەکی تەواوەتی بە شێوەیەکی دروست بۆیە وەرگر لە کاتی کێشە و قەیران و گرفتەکان ئاگەڕێتەوە بۆ کەناڵە تەقلیدەکان لە نێویشاندا تەلەڤیزیۆن وەکوتر کە باسمان کرد کە ڕۆژنامەنووسی هاوڵاتی ئێمە گرفتی ئەوەمانەیە بەشێک لە کەناڵەکانمان دامەزراوەکانمان تا ئێستا فاکت چەکمان یعنی وەکەوەی کە زانێرەکان پشتڕاست بکەینەوە یان بەدادەچوون بۆ ئەو زانێنە بکەین کە پێمانەکە هەمومان لە هەموو دامەزراوەکانە ڕۆژانە لە ڕێگەی هاوڵاتیانەوە بێ یاخود کۆمەڵی خەڵکەوە بێ یان لە خۆمان لەناو سوۆشال میدیا پلاتفۆرمە جیاوازەکانی سوۆشال میدیا بگەڕێن هەندێک بابەت و زانیاری دەستمانەکەوێت کە جێگای گرنگی یان جێگای سەرنجی ئێمە وەکو میدیاکارەمانێت لە دەستگاکەمان نەکاری دەسەرکن بڵاو بکەینەوە بەڵام پێویستی بە پشتڕاستکردنەوەیە بەشێک لە کەناڵە گەورەکان بۆ ئەمە چارەسەریان دۆزیەوەتەوە و تیمی تایبەتیان هەیە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیاریانە بەڵام لە کوردستانە بە شێوەی گشتی هەست ناکەین ئەوەی بەرچاوەکەوێ هەست ناکەین ئەو تیمە
ورد و شارەزا و تایبەتە هەبێ بۆ دەداچوون یان پشتڕاستکردنەوە ئەو زانیاری و بابەتانەی کە لە سۆشیال میدیا بڵەوە بێت. بەڵێ جا ئەو هەر شتی تر بڵێ ئێمە گرفتێکی ئەومانەیە تاوەکو ئێستا فەرموو بەڵێ فەرموو مامۆستا دەشتی بەڵێ فەرموو ئەفۆن هەرویستم پاڵپش بۆ قسەکەی جەنابەت ئاماژە بە شتێکی تر بکەم لە چوارچێوەی ئەو شێوازەی کە ئێمە لە کوردستاندا بەڕاستی نیمانە ئەنجومەنێکمان نییە دەستەیەکمان نییە یاخود لایەنێکمان نییە کە پێداچوونەوە بۆ هەواڵەکانی سۆشیال میدیا بکە لە چوارچێوەی پژڕاستکردنەوەیدا یەکێک لە بەرپرسیارەتی ئەم دەستەیە ئەوەیە کە لە میدیا تەقلیدیەکانی شابوونی هەیە ئێمە لە سۆشیال میدیا کێشەیەکی گەورەمان هەیە فلتەرمان نییە لە داڕشتنی هەواڵەکانە زۆر لاوازین و لە هەمووی گرنگتر پێداچوونەوە نییە کە ئەمانەیە زۆر جار ئیشکال بۆ هەواڵەکانی سۆشیال میدیا دروستەکە کە ئەمەش چینێکی ئاسایی لەلایەک زۆر جار بوونەتە بەرهەمهێنەری هەواڵ واتە وەرگرەکان بوونەتەوە نێرەر و دروستکردنی هەواڵ و لەلایەکی تریش ئەو ڕۆژنامەنووسی هاوڵاتیەی کە ئاماژەت پێکرد. بەڵێ بێگومان ئێمە یەکێکی لە گرفتەکان دکتۆرە ینی کێشەی وێنەمان هەیە بە تایبەت ینی جگە لە تێکستی وێنە ئێمە وێنەیەک دانرێ لە سۆشیال میدیا وەکو وێنەیەکی ڕاستی کە فعلەن ئەم وێنەیە تایبەتە بەو ڕووداوەوە و کات و ساتێک کە حەدەسەکە ڕوویداوە ڕووداوەکە ڕوویداوە دووبارە لە کەناڵەکان یان دەستگا و دامەزراوە میدیاەکان لە سۆشیال میدیا بەکارێنرێتەوە لە نێو دەستگاکان بەکارێنرێتەوە تا ڕادێک بەشێک ئەم گرفتانەمان هەیە منی بەرچاو کەوتەوە بینیمانە تۆمارە لامان ئەمە یەکێکە لە گرفتەکان کە ناتوان پشتڕاست بکرێتەوە یان تیمی تایبەت نیە لە کاتێکە ئێمە دەیان ئەپلیکیشن و وێبسایتی تایبەتمانەیە بە پشتڕاستکردنەوەی زانێرەکان چ بە وێنە بێ یاخۆ ڤیدیۆش تەنانەت بۆی بزانین ئایا کەی گیراوە لەکوێ گیراوە شوێنەکەی کوێیە بۆ پشتڕاستکردنەوەی ئەو وێنە و زانێرانە. جگە لەوە ئێمە کێشێکی ترمان هەیە لە گواستنەوەی هەواڵ بەشێکی میدیاکانمان ئاراستە ئەکرێن ئیتر ئاخۆ بەمەبەست بێ یا بێنبەست چونکە ئێمە با جیاواز بکەین لەبینی هەردووکێتی ئێمە هەندێک جار زانیاری ناڕاست بڵاوکەینەوە هەندێک جار زانین ناڕاست بڵاوکەینەوە لە نائاگایی بڵاوکەینەوە نازانێت زانێنەکە ناڕاستە بێ ئاگاینەوە بەڵام هەندێک دامەزراوە بەمەبەست هەواڵێکی چاواشەکاری بڵاوکاتەوە بەڵێ هەندێک جار بەمبەستی چاواشەکردن و بەلاڕێدابردننی سەرنجی وەرگر بڵاوەکرێتەوە. ئێمە ئەم دوو شتەمان هەیە بۆ حاڵەت یەکەمان تا ڕادێکەوە گرفتێکە لە هەموو کەناڵێک و دامەزراوەیەکە هەیە هەندێک جار هەندێک بابەتی ناڕاست بەسەرتا تێ ئەبڕێ بەڵام ئەوە پەیوەندی بە فلتەری کەناڵەکەەوەیە تا چەند فلتەری باشیان هەیە بۆی کە ئەو هەڵانیان بەسەرا تێ نەپڕێ بەڵام بۆ بڵاوکردنەوەی هەواڵی چاواشە و ناڕاست هەندێک جار تو ئاراستە ئەکرێ بێەوەی ئاگاد لە خۆت بێ لەوەیانە کە ئێمە بمانە نەمانە حزابی سیاسی لە کورسانە کەسایەتە سیاسەکان لە کورسانە هەندێک بازرگانیش لە کورسانە دەیان پیج و لە سۆشیال میدیا تەنانەت لە تیکتۆک و لە ئینستاگرام و لە فەیسبوک و هەمویانە هاتوون لە تویتەریش دەیان پیجان داناوە و ڕۆژانە زانەری ناڕاست بڵاوەکەنەوە هەندێک جار میداکارەکان یان میداکان ئەکەونە ژێر کاریگەری ئەو شەپۆ لە زانێرە ناڕاستە لە یەک کاتە لە چەند پیجێکەوە زانێرە بڵاو بێتەوە ئەمەکو زانێرێکی ڕاست مامەڵی لەگەڵاکە بەڵام ئێمە ناڵین ئێمە سۆشیال میدیا وەکو سەرچاوێکی لە ئەمڕۆیە سۆشیال میدیا وەکو سەرچاوێکی سەرەکی گواستن ینی وەرگرتنی زانیاری بەکارهێنین وەکو میدیا بەڵام گرنگە ئێمە تحقیق یان لێکۆڵەنەوە لە زانێرانە بکەین و پیا بچینەوە و لە ڕاستی دروستی زانێرەکان بکۆڵینەوە. ئەمە یەکێک لەو گرفتانەی کە سۆشیال میدیا دروستی کردووە بەڵام لەسەرەوەی کە باسمان کرد وەکو ڕۆژنامەنووسی هاوڵاتی ئێمەش هەر بەرهەمی سۆشیال میدیا و مۆبایلی زیرەکە لە ڕاستیە کە ئێستا دایان ڕوودا و بەهۆی کاریگەری ڕۆژنامەنووسی هاوڵاتیەوە لە جیهانە بۆتە قەزەی گەورەی جیهانی ئێمە نمونەی لە چەند ساڵی ڕابردووە نمونەی جۆرج فلۆیدمانە ئەو ڕەشپێستەی کە لە پۆلیسی ئەمریکیەکە ئەیخینکێنە لەلایەن ئافرەتێکەوە بە هاوڵاتیەک تۆماری ڤیدیۆکەکە و دواتر ئەو دەنگدانەوە ڕایگشتی جیهانی وروژان ئەو خۆپشاندان و ناڕزاتە گەورەش بەدای خۆنا بەڵێ ڕایگشتی جیهانی وروژان اینجا لەسەر ڕایگشتی ویستم شتێک بڵێم ئێمە میدیاکارەکان لەسەر کاریگەری ینی کەوتنە ژێر تەئسیری سۆشیال میدیا لە ئەساسە یەکێک لە ڕەگەسە پێکەنەرەکانی ڕایگشتی میدیایە وانە میدیا لە ڕێگەی پەیامەکانەوە ڕایگشتی ئاراستاکەەوە ڕایگشتیش پێکەنێ دروستێکە بەڵام ئێستا سۆشیال میدیا وای کردووە میدیا ئەو تا ڕادەیەک
ئەکرێ بڵین تا ڕادەیەک ناتوانین بڵین 100% وایە میدیا ئەو گرنگی لە دەستداوە لە دروستکردنی ڕایگشتی و لە پێکەنانی ڕایگشتیە بەڵکو خۆشی کەوتۆ دەژێر کاریگەری سوشال میدیاەوە تا ڕادێک سوشال میدیا ئاراسی میدیاکانەکە ئەنجام من لێرەوە ویستم شتێکی تر بڵێم کە بەداخەوە میدیا لە کوردستانە میدیا لە جیهانە خۆی ئێمە ئەوەی کە لە زانستی ڕاگەاندیشا هەیە ئێمە پابندین بە کۆمەڵێک ئەرکەوە کە کۆمەڵێک ئەرکمان لەسەر شانە وەکو میدیا کە بەرامبەر کۆمەڵگاکەمان بەداخەوە میدیا بەشێکی ئەوەرکەی لە دەستداوە و ئاگای لە ئەرکەکانی نەماوە و کەوتۆ دەژێرەوەی کە سوشال میدیا چی ئەوێ خەڵک چی حەزی لە چیە بەپێی حەزی خەڵک و ئارەزوی خەڵک بجۆڵێتەوە ئەمە یەکێک لە گرفتەکان ینی ئێمە ناکرێت بەپێی حەزی خەڵک یان بەپێی حەزی وەرگر مامەڵە بکەین بەڵکو بە لە چوارچەوەی ئەو ئەرکانەی کە دیاری کراوە بۆمان کار بکەین نەکەوەی کە بڵین وڵا بینەر حەزی لەم بابەتەیە بۆیە بابم بابەتە ئیش بکەین هەرچەنە پێچەوانەی پرەنسیب و بە پێوەرە ئیتیکی و هەندێک جار یاسایەکانیشە ئەنیوەکێک لە گرفتەکان بەڵێ مامۆستا دەشتی هەر لە جیهاندا ئێستا ئەتوانین بڵین بە شێوەیەک لە شێوەکان استراتیژیەتی پیشەی میدیا گۆڕانی بەسەرا هاتووە یعنی زیاتر هەوڵ بۆ لە چوارچێوەی بزنسا زیاتر هەوڵ بۆ ڤیوەیە زیاتر هەوڵ بۆ بینەرەیە زیاتر هەوڵ بۆ وەرگرەکانەیە وەک ئەوەی گرنگی بە ناوەڕۆک و گرنگی بە مصداقیەتی بابەتەکانی بدا ئەمە بۆتە شتێکی جیهانی لە چوارچێوەی پیشەی میدیادا هەر بۆیە ئێستا دەبینین بەڕاستی بەشێکی زۆر لە میدیاکان و بە تایبەتیش ئەگەر فۆکەسمان لەسەر تەلەڤیزیۆنەکان بێ بە شێوەیەک لە شێوەکان لادانی پیشەییان هەیە کە ئەمە چاولێکەریەکە کە لە سۆشیال میدیاوە وەریان گرتووە بەداخەوە کە لە دەرەوەی هەموو پرنسیپە میدیایی و پێوەرە ئیتیکیەکاندا کار دەکەن حەز ناکەی ئەمەش دیسانەوە بۆ ڕاوکردنی بینەرە یەک شتێ ئەوەی جەناب دوتە ڕاستە بەڵام یەک گرفت هەیە لێرە ئێمە وەکو جەناب دەزانی ئێمە چەند جۆرێکی میدیامانەیە بەشێکی میدیا بازرگانەکان ئەوانەیە کە میدیای بازرگانین و ئامانجان زۆرترین دەستکەوتی مادی و قازانجا تا ڕادەیەک بۆ ئەوان دروستە کە ڕاوی بینەر بکەن و ڕاوی ئەوە بکەن کە زۆرترین بینەر لە دەوری خۆیان کۆ بکەنەوە و دوجار لە ڕێگەی ئەم کۆکردنەوە ئەم بینەرانە وا بکەن ڤیویان زیاد بکە ڤیو زیاد بوو زۆرترین ڕکلامی بۆ بۆی زۆرترین قازانج بکات چونکە کەناڵەکە بینەری زۆرە ئۆتۆماتیکی کۆمپانیەکان ئەیانەوێت لە ڕێگەی ئەو کەناڵەوە کە بینەری زۆر ڕکلام بکەن و دوجار زۆرترین قازانج بکە بەڵام ئێمە بەشێک لە کەناڵەکانمان کەناڵی بازرگانی نین لە کورسانە و بە پێچوانشەوە سەرەکەین کێشەی ڤیویانەیە و کار لەسەر ڤیوەکەن ئەمە گرفتەکەمان ینی ئەگەر بەراوردێکی یەک پیاچنەوە بکەین لە سەرێکی پیجی بۆم ناگەر لە میدیا نزیکەکانی دەوروبەرمان بکەین بۆ منە سکای نیوز عربی یاخود العربیە یاخود الجەزیرە تەماشا بکەین کە سێ دەستگای گەورەی ناوچەکەن لە ڕۆژهەڵاتی ناوڕاست تەماشاکەی لە سەرجەم پلاتفۆرمەکان لە فەیسبووکە لە تیکتۆکە لە هەر کامێنە جاری وای لایکیان باشترین ڤیدیۆ و هەواڵدانێ لایکیان 100 لایک 200 لایک 300 لایک لە کاتێکە وڵاتانی عەرەبی سەر و چەندین وڵاتن و سەر و 400-500 ملیۆن کەسن بەڵام سێرەکەی کەمترین ڤیو نانی لایک و کۆمنتانە بەڵام پیجێکی هەواڵی کوردی کە پەیامەکەشی ئاراستەی 5 ملیۆن کەس کردو لە هەرێمی کوردستانە پەیامەکەی لۆکاڵیە نەک بۆ بڵێن هەر 4 پارچەش سەرەکەی سەدان قاتی ئەوەی کە سکای نیوز عربی یاخود العربیە یاخود حەدەث یاخود جەزیرە لایک و بینەری هەیە کێشەکەمانەوەیە ئایا ئێمە بۆ ڤیو لا بدەین لە بەها پیشەی و پێوەرە ئیتیکی و یاسایەکان ئەمە گرفتەکەیە کە بەشێک بەداخەوە ئەوەی هەستی پێەکەین ئێمە و بۆتە بابەتی توێژینەوەی ئێمە زۆرجار کەناڵە گەورەکان لە کوردستانە بۆ کۆکردنەوەی بینەر لە دەوری خۆیان و لە پلاتفۆرمەکانیان لە سۆشال میدیا هەندێک جا پەنایان بردو دەبەر هەندێک بابەت کە پێچەوانەی بەها پیشەی و پێوەرە ئیتیکەکانە پاڵپش بۆ ئەوەی کە پێچەوانەی بەها پیشەی و پێوەرە ئیتیکی و میدیاییەکانە بە هەمان شێوەش دەتوانین بڵین دژ بە هەموو پێوەر و بەها ئەخلاقی و کللتوریەکانی نیە و کۆمەڵگەی کوردیە کە زۆر جار بە مەبەستی وروژاندنی بینەر بابەتگەلێکە لە سۆشیال میدیادا دەوروژێنرێت هی ئەوە نییە نە هەر تەماشای بکەیت و نە هەر کلیکی لەسەر ئەکەیت کە ئەمە استراتیجیەتێکی غەڵەتە ئەگەر بێت و ئێمە بەڕاستی لە ژێر چەتری پیشەی میدیادا بەراوردکاری بۆ بکەین بەڵام
ئێمە کۆمەڵێک تۆرمان هەیە مامۆستا دەشتی لە دنیادا بەڵام ئەوانەی کە لە کوردستان زیاتر بەرچاون کۆمەڵێک پلاتفۆرمی دیاری کراوە کامل لەمانە کاریگەری زۆر زیاترە لە وەرگرتن و بڵاوکردنەوەی هەواڵدا. بێگومان لە کوردستانە بەگشتی و لە جیهانیشە تا ڕادێکی زۆر سوشال میدیای یان بڵێن فەیسبوک کە سەر بە کۆمپانیای مێتایە زۆرترین بەکارهێنەری لە هەم لە جیهان و هەم لە کوردستانیشە و کەمترین کەسمان ئێمە لە پلاتفۆرمەکانی تویتەر و ئینستاگرام و سناپچات و تیکتۆک و ئەوانەی زۆرترین کەسمان لە فەیسبوکە بە حکمیەوەی کە لێ کاتە زۆرترینی کۆ کردێتەوە زۆرترین ئەو تاوێمەندیانی کە لە پلاتفۆرمەکانی ترا هەیە و تا ڕادەیەک لە جیهان و لە کوردستانیشە هەر پلاتفۆرمێک شێوازێک ڕتمێکی وەرگرتووە بۆ منە ئینستاگرام زیاتر پلاتفۆرمێکی تا ڕادەیەک ئافرەتانەیە و زیاتر بابەتی مایک ئاپ و ئەو بابەتانە زۆرتر لەو پلاتفۆرمەی عرضەکرێ و ئەبینین ئەو کۆمپانیانێکی کە لەو بارەیە کارەکەن ڕەکلام و کارەکان نەخەنە ئەوێ لە سپۆنسەرەکەن زۆرترین بەکارهێنەر ئێمە لە سوشال میدیا لە فەیسبوکایە و کەناڵەکانشمان تەواوەتی زۆر باشە لە فەیسبوک هەیە بەڵام یەک شتر هەیە لێرە کە ڕەبتێکەکەینەوە بە پرسیاری پێشەوە وەڵامی پێشەوە بەداخەوە بەشێک لە کەناڵەکان لە کاتی لە ناوەڕۆکی بەرنامەکانیانە لە ناو هەواڵە لە ناو بەرنامەیە پێشەشکار و یاخود بڵێن مزیعی هەواڵەکان ئەوەندەی بیری لای ئەوەیە چی بکات بۆ ئەوەی ئەم ڤیددیۆیەی بخرێتە نێو سوشال میدیا چۆن ڤیو زیاد بکە ینی ئەمە گرفتە لە ڕاستیە بۆیە هەندێک جار لادەن لەو پیاوەرانی کە تەنانەت دژی ئاداوی گشتی کۆمەڵگاکەشە بەڵام هەر ئەبێ قسە بکە بۆی ببێت بە جێگای سەرنجی خەڵک و زۆرترین کەس ئەم پارچە ڤیددیۆیان ئەم گرتە ڤیددیۆی ببینن ئەمە یەکێکە لە گرفتەکانی تر بەڵام هەر کاریگەری مەبەستمانەکە بینەوە بۆ کاریگەرەکە کاریگەری سوشال میدیا وای کردووە کە وەکوتم دەستگاکانی ناچار کردووە تەنانەت لابدن لە کۆمەڵی پێوەرە بەس بەوەی لە سوشال میدیایە ڤیوان زۆر بێ بەڵام دیارە ئەوە جێگای سرنجی ئێمە وەکو میدیاکە یان کە لەو بارەیە لە بەشێوەکی زانستی کاری لەسەرەکەین پێچەوان نابێ هەر شتێک بێت ئامانجەکە هەرچەند گەورە بێت نابێ ئەمە لە پێوەرە پێشەی و ئیتیکەمیان پێوەرە بنەما ئیتیکەکانی ڕۆژنامەنووسی لابدەین جا هەر لەسەر ئەو شێوازە گرتە ڤیددیۆیانەی کە باست کرد کە زیاتر بۆ ئەوەی لە ناو سوشال میدیادا دەنگدانەوەی هەبێت کە بەشێکی زۆریان بڵاوکردنەوەی هەواڵە من زۆر جار ئەڵێم هەواڵی لابەلا ئەمانە ئەگەر پێیان بڵێ ئەمە شێوازێکە لە دەرەوەی پرنسیپی کارکردنە لە ناو میدیادا ئەڵێ ئەمە نەخێر ئەمە ستایلێکە لە ستایلەکانی کارکردن بەداخەوە مامۆستا دەشتی ئێستا یەکێک لەو پلاتفۆرمانەی کە هەیە لە چوارچێوەی هەموو ئەو سوشال میدیانەی کە بەکارەهێنرێ لە سەرتاسەری دنیادا و ڕتمێکی تا بڵێ زیاتر فەرمی هەیە و سیاسیەکان بەکاری ئەهێنن و لە ڕووی هەواڵ و زانیاریەکانەوە تا ڕادەیەک مزداقیەتی زیاترە تویتەرە بەڵام ئێستا کێبڕکێ با بڵێن باوەژنێکی بۆ پیا بووە کە یەکێک لە پلاتفۆرمەکانی کۆمپانیا گەورە کۆمپانیای مێتایە سرێتس بۆ ئەمەیان ئەڵەی چی ئەمە چ داهاتوویەکی لێ چاوەڕێیەکەی لە چوارچێوەی کاری میدیای و بڵاوکردنەوەی هەواڵدا بێگومان هاتنەکای فرێتس یان ئەوەی کە جەنابەت باوەژن ناوبەت وابزەم من وەکو ڕەئی شەخسی خۆم نابێتە جێگرەوەی تویتەر و تویتەر چکە ئەمەیان ئێمە وەکو ئەزانین فرێتس لەناو ینی وەکو بەشێک لە هەناوی ئینستاگرامەوە هاتووە و ئینستاگرام زۆرترین ئەوانەی لەوێن زیاتر بۆ کەیف خۆشی و دەرخستنی کاتە خۆشەکانیان گەشت و خواردن و ئەنی لایفستایلی خۆیان بڵاوەکەنەوە لەوێ بەڵام لە تویتەر زیاتر سیاسەکان لەوێن و زیاتر پامی سیاسی بڵاوەکرێتەوە و زۆرترین تەواجدی بیان پامی سیاسی و تەواجدی سیاسی لەوەیە هەستەکەی پلاتفۆرمێکی تا ڕادەیەک سیاسیە نەک لە کوردستان لە هەموو جیهانە وایە چکە سیاسەکان خۆیان بەڕاستە خۆ لەوێن و ڕاستەخۆ جوابی پەیامەکانەدەنەوە خۆیان پلاتفۆرمەکە بن بەڕێوە بە چاوانەی مەسەن لە فەیسبوک و ئاپلیکیشنەکانی ترە مەسەن ڕەنگە پاسەوانێک لە نووسینگەکەی یا کەسێک سەرپەرشتی پیج و ئەکاونتەکەی بکات بەڵام لەوێ خۆیان سەرپەرشتیەکەن ڕاستەخۆ کۆنتاکتێکی ڕاستەخۆیان لەگەڵ وەرگرەکانیان جەماوەرەکانە هەیە بەڵام فرێتس بە حکمیەوەی وەکو وتم لە ناو ئینستاگراماتەوە بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی ئینستاگرام تونەتە
نێو فرێتەوە پێم وابێت ئەوەندەی ئەگەر ئێستا سەیرەکەین هەستەکەی زیاتر وێنەی خۆیان دانێن وێنەی خواردندانێن گەشتەکانیان دانێن ینی هەستەکە شعردانرێ هەچەنە لە تویتەریشە ئەمە ئەبەدی ئەکرێ بەڵام لە تویتەر تا ڕادەیەک هەر ڕێتمە گشتەکەی خۆی لەدەست نەداوە یان شوناسە گشتەکەی خۆی لەدەست نەداوە هەستەکەی کە زیاتر بابەتە سیاسەکان هەنووکەیەکان هەمووی لەوێ هەیە من پێم وانێ وەکو بەدیلێکی لە ڕۆژ ژمارە ڕەنگە ببێتە بەدیل وەکو ژمارەی بەکارهێنەر بەڵام وەکو ناوەڕۆک وەکو ڕێی شخصی خۆم قەناعەتم نییە ببێتە بەدیلی تویتەر. بەڵێ چۆن ئێستا تیکتۆکیش کێبڕکەی هەموو پلاتفۆرمەکانی ئەمریکا ئەکا لە ڕووی ژمارەی بەکارهێنەرانەوە پێشبینی ژەکرێ سرێت سیش بە هەمان شێوە بێچکە لە چەند ڕۆژێکی دیاریکراودا بەپێی هەواڵێک کە لە سۆشیال میدیای کوردستان 24 بڵاو کراوەتەوە لە ماوەی 5 ڕۆژدا بەبێ ڕیکلامکردن 100 ملیۆنی تێپەڕانوە بەڵام ئەگەر ئێمە بە وردی بەڕاستی سەرنجی بین مامۆستا دەشتی تایبەتمەندیەکانی تویتەر زۆر باشترە لەم پلاتفۆرمە نوێیە بە چەشنێک ئەگەر بێت و تۆ ئینستاگرامەکەت بسڕیتەوە ڕاستەوخۆ ئەمەشی لەگەڵا ئەسڕدرێتەوە و بە پێچەوانەشەوە ئەگەر ئەم سرێتسە بسڕیتەوە ئەپلیکیشنەکە یەکسەر ئینستاگرامەکەشت لەگەڵیدا ئەڕوات بۆیە وەکو کوردەواریەڵێ خەڵک لە ئێستاە زۆر دوای قەرەباڵغیەکەون مامۆستا دەشتی تەلەڤیزیۆنەکان لە چوارچێوەی داڕشتن و بەرهەمهێنانی هەواڵدا سوودیان لە چی سۆشیال میدیا وەرگرتووە؟ من پێم وابێت کەناڵە تەمەنی ئێمە مەسمە لە کوردستانە هەرێمی کوردستان بەڵێ پێم وابێت زیاتر سوودیان لە پلاتفۆرمیان سۆشیال میدیای فەیسبوک لەبەرچی و کەمتر لە تویتەر چکە ئێمە ئەو سیاسیانەشمان چکە زۆرترین بوونیان یان ئامادەییان لە فەیسبوکایە چکە زۆرترین بەکارهێنەری ئێمە لە پلاتفۆرمەکانی ترە لە فەیسبوکایە بۆیە تۆ ئەگە وەکو سیاسیەکیش وەکو کۆمپانیایەکیش وەکو هاوڵاتیەکیش بۆی پەیامەکەت بک بە زۆرترین کەس پێویست بەوەی لە شوێنێکا بیت کە زۆرترین کەس لە دەوری ئەو شوێنەیە کۆ ببێتەوە ئەبینی زۆرترین کەسی ئێمەیان زۆرترین بەکارهێنەری ئێمە لە فەیسبوکایە ئەمە بەتاتەش هەر لە بەردەسایە کە زۆرترین بەکارهێنە لە فەیسبوکایە چکە تویتەر تا ڕادەیەک بەکارهێنانی بە حکمیەوەی کە کورد بڕی کردووە و ڕێگە نادا زۆرترین وشە بنووسی بە کەیفی خۆت هەموو دانیشی و 600 وشە بنووسی بۆیە کەمترین کەسمان لەوێ ئێمە سیاسیەکانیشمان کە ئەگەر کەناڵەکان وەکو سەرچاوی زانەری بیانەوە لە سیاسەکانەوە سەردانیان پەیامیان وەرگرن ئێمە لە یەک کاتە سیاسەکانە بینی لە تویتەرە پەیامەکەی بڵاو کاتەوە لە سۆشیال میدیای بڵێن لە فەیسبوکشە هەمان شتدا بۆیە من پێم وایە ئەو تەواژدە یان ئەو بوونی سیاسەکانمان لە پیجەکانیان لە سۆشیال میدیای بڵێن یاخود لە پیجی لە پلاتفۆرمی فەیسبوک وای کردووە کە کەناڵەکانمان زیاتر لە فەیسبوک بوون ئەگە ملاحەزەش بکەین ئێمە کەناڵەکانمشمان خۆیان پیجەکانیان ئەوەی لە فەیسبوکە چالاکەوە و ئەکتیڤن و کارەکەن ئەوەندە لە پلاتفۆرمەکانی ترە وجودیان یان ئەو ئامادەیە زۆریان نییە بۆ چونکە بەکارهێنەرەکانمان لە فەیسبوکە زۆرترن و سەرەکەی ڤیویان زۆرتر لەوێ و لایک و کۆمنت و شێر و کاردانەوەکانی زۆرتر لە فەیسبوک لە پلاتفۆرمەکانی تویتەر بەتایبەت ڕەنگە بە زمانەکانی تر تا ڕادەیەک کاریگەریان هەبێ بە زمانی عەرەبی و ئینگلیزی پەیامەکان یان دیدی کوردیان پەیامی ناوخۆی هەرێم بگەێنی و دنیای دەرەوە لە ڕێگەیەوە ڕەنگە کەناڵەکان توانی بێتن سوودێکی ئێمە چۆن هەواڵی ڕۆژنامەمان هەیە هەواڵی تیڤیمان هەیە لە ڕووی ناوەڕۆکیشەوە هاوشێوەی هەواڵی تیڤی و ڕۆژنامەکان ئەتوانین بڵین هەواڵی سۆشیال میدیا ئەتوانین وەکو هاوشێوەی ئەو هەواڵانەی کە هەیە و لە پەرتوکە زانستیەکانە ئاماژەیان پێکراوە و چەندین توێژینەوەی زانستی لەبارەوە ئەنجام دراوە ئەتوانین هەمان مامەڵی لەگەڵا بکەین مەبەست لە هەواڵەکە لە دەستگاکەی خۆمان بڵاویکەین و بڵین هەواڵی سۆشیال میدیا یاخود هەواڵەکە بە شێوەی سیاغە بکەین بۆ سۆشیال میدیا بڵاویکەینەوە بە شێوازێکی گشتی ئەتوانین بە هەواڵی سۆشیال میدیا وەکو سەرچاوەیەکی هەواڵی بەهێز هاوشێوەی تیڤی و ڕۆژنامەکان حسابی بۆ بکەین یاخود نا ئێمە یەک شتێ ینی با من ڕۆنتر
بە دروستی لە پرسیارەکەت نەگەیشتمە بەستەکە بزەبت چییە بەڵام ئێمە سوۆشیال میدیا وەکو سەرچاوی زانیاری ئەتوانین بەکاری بێنین سەرچاوی ئەوە مەبەستەکەیە بەڵام بڵاوکردنەوەی هەواڵ ئەو زانیاری لە سۆش باشە بەڵێ فعلەن یەکێک لە ئێستا لەمڕۆیە سوۆشیال میدیا سەرچاوێکی سەرەکی میدیایە بەتایبەت لە عێراق وەرەمی کوردستانە چونکە زۆرترین زانیاری خرێتە سوۆشیال میدیاوە ینی بچووکترین حەدەس ئێستا ڕووبدا لە هەر شارێکی هەرێمی کوردستان لە ماوەی چەند خولەکێکی کەمە زانیاری ڤیدیۆ وێنە لەبارەی ڕووداوە لە هەر شوێنێک بێت لە هەر شار و شارچەی کوردستان بێخرێتە سوۆشیال میدیاوە و میدیاکاری زیرەک و میدیا دەستگای میدیایی باش ئەوەیە کە زۆرترین گەڕان و سێرجی هەبێ تەواجدی هەبێت لە سوۆشیال میدیا بتوانێت لە کەمترین ماوەدا زانیاریەکان دەست بخات بەڵام وەکوتم بە پرۆسێ فلتەرا بڕە و فاکت چێک بکرێ و پرۆسی وردی زانیاریەکان نەوەک چونکە هەندێک جار ئێمە گرفتیەوەمانە بێت وێنەکە ڕاستە وێنەی ڕووداوێکە بۆم لە ڕووداوێکی ئۆتۆمبیل ڕوویداوە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە باڵەخانەیەک ڕوویداوە بەڵام دێن وێنەیەک دانێن کە هی ڕووداوێکی ئاگرکەوتنەوەی 6 مانگ پێش ئێستەیە وەکو بابەتێکی ڕاستی لە دەستگاکانە بڵاوەکرێتەوە ئێمە چەندین جاراوەمان بەرچاوەکەوێت مەبەستەکەمانەوە بۆ بۆیوتمان زۆر گرنگە چەک بکرێتەوە زانیاریەکان بەڵام وەکو سەرچاوی زانیاری ئێمە بەڵێ سەرچاوی گرنگی زانیاری بۆ میدیاکاران ینی سوۆشیال میدیا هەم بۆ میدیاکار و بۆ دەستگا میدیایەکان یەکێک لە سەرچاوە گرنگەکان بەڵام ئەبێت دڵنیابین لەوەی لە زانیاریەکە ڕاستە دروستە ئەویش کۆمەڵێک پێوە و بنەمای خۆی هەیە بزانین لە کوێ بڵاوبەتەوە ئایا ئەو شوێنە و کەسەی کە بڵاوی کردەوە متمانە پێکراوە ئایا فعلەن چێکیکەن بزان لەو جێگایە ئەژی ئەم کەسە و تا چەند خاصن ئێستا گەر بڵێن سەحەشینەکەی بێ هەرچەند ئێستا ئەوش لە دوای ئەوەی کە ئیلۆن ماسک ئەوەی کرد بە پارە و تا ڕادێک ئەوەش ئەو بەهای لە دەستداوە لە ماوە کە بڵێن ئەمە مادام ئەو خاوەنی ئەو تایبەتمەندیەکەواتە پامەکانشی باوەڕ پێکراوە ئەوەی یەکێک لە پێوەرەکان و دواتر چەندین پێوەری ترمان هەیە یان فلتەری ترمانەیە کە ئەتوانین زانیاریەکان بەڵێ مامۆستادەشتی لە کۆتا پرسیاردا ئاماژەت بەوە کرد کە ئەم هەواڵانەی لە سوۆشیال میدیادا هەن دەبنە سەرچاوەیەکی گرنگی ڕۆژنامەنووسان ئەی لە دیوە معریفی و لە دیدگا زانستیەکەیەوە توانیوێتی ئاسۆی لایەنی فەرهەنگ و هەگبەی زانیاری ڕۆژنامەنووسەکان فراوان بکات یاخود بە پێچەوانەوە ئەمایان کەوتۆتە سەر خۆی ڕۆژنامەنووسی ئەمە ناتوانێت بە مجرڕەدیان بە ئەبستراک کامل قسە بکەین بڵێ هەموو ڕۆژنامەنووسان توانێنە چۆن لێ بازنەی زانیاریەکانیان فراوان بکەن ڕۆژنامەنووسی بەسلیقە ورد لێهاتوو زیرەک ئەوەیە کە بگەڕێ بە دوای زانیاریەکانە و ڕۆژانە خۆی چێک بکاتەوە چ لایکی چ پەیجێکی کردووە چ کەسایەتی کردووە لە چۆن نەگەڕێ تا چەند زمانە زانێ هەموو ئەمانەوە کە بێتە هەکبەیەکی دەوڵەمەند و باش بۆ ڕۆژنامەنووس ئێمە ڕۆژنامەنووسێک ئەگەر یەکێک لە گرفتەکانمان کێشەی زمانە یەکێکی ترەوەیە کە هەندێک لە میدیاکارەکان ڕۆژنامەنووسەکان بەداخەوە ڕەنگە نەتوانن یان چێکی زانین ناکەنەوە بڕوا بە هەموو زانیارێک ئەکەن کە لە سوۆشیال میدیا بڵاوەکرێتەوە ئێمە گرنگە خودی ڕۆژنامەنووسەکە تا چەند لێ هاتووە وردە بە سەلیقەیە درکی هەیە لە هەموو گرنگترەوەی درک بکە بە ئەو زانیارین بڵاوەکرێتەوە ئێمە شەرت نییە هەر زانیارەکە تەنیا بڵاوکرابێتەوە ناو پەیامێکی سیاسیە سەرەکەی دەستەواژەیەک وشەیەک ئاماژەیەکی تایە کە بڵاوکراوەتەوە کۆ سەردانێکی کە کەساتێک سەردانی شوێنێکی کردووە بۆ تۆ مەسجێکی تایە ئەمە لە ڕووی پەیام میدیایە و هەستەکە ئێمە ئەکرێ بکرێتە بابەتێک یان ئەمە سەرچاوێکی سەرەتایە بۆی بابەتێکی میدیای لێبەرم بێت بۆیە ئەڵێم کەوتۆ سەر سلنج و سەلیقە و لێهاتووی و کارامەیی ڕۆژنامەنووس تا چەند توانێتی لە سوۆشیال میدیا سوود وەربگرێت بێگومان ڕۆژنامەنووسی باش توانێتی سوود وەربگرێ و ئەو پەیج و کەسات نەنی چی لای کردووە و چ کەسێک فرێندێتی ئەتوانێت سوودیان وەربگرێت نەک هەموو کەسێک کە لەخوانەوە شت فڕێدێنە ناو سوۆشیال میدیاوە. سپاس مامۆستادەشتی سپاس بۆ زانیاریەکانت سپاسی ئامادەبوون تەکەین کە بەڕێزیان وەکو پسپۆڕێکی بواری ڕاگەیاندن و هاوکات مامۆستا لە زانکۆی گەرمیان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ماندوومان کرد لە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان بوویت دووبارە سپاس. بەڵێ بیسەران و بینەرانمان بەڕاستی سوۆشیال میدیا لە ئێستادا کاریگەریترین ئامرازی گەیاندنە کاریگەریترین ئامرازی پەیوەندیکردنە کاریگەریترین ئامرازی ئاڵوگۆڕی زانیاریە بەڵام لێرەدا گرنگە کە ئێمە بە هەستیاریەوە مامەڵە لەگەڵ هەموو ئەو هەواڵانەدا بکەین لەبەر ئەوەی کە زۆر ئاسانە ساختەکردنی هەواڵ بە تایبەتی لە شێوازی ڤیدیۆ وێنەکاندا تا پرۆگرامێکی تر ئاسوودەبن و خواتان لەگەڵ.